یەکەم جژن وڵی بۆیان نازانم بیری چۆ دوو ساڵە بیری چۆ ساڵتان لەبێ جژنتان لە پیرۆز بێت. سڵاو لە ئێوە جژن لە ئێوەش پیرۆز بە بەخێر بێن. جژن لە ئێوەش پیرۆز بە بەخێر بێن. زۆر سپاس بە قوربان. چۆنا کە دوو جژن لە یەک ڕۆژا کۆبۆتەوە؟ وڵایی تایبەتە چونکە وابزانم زۆر دەمێکم شتە ڕووی نایەوە کە جژنی نۆرۆز و جژنی ڕەمەزانیش لێ کاتا بێت. باشە پێم بڵێ ئەمڕۆ چۆن تێپەڕی پێم بڵێ جارێ نانی جژنە حازر کردیان؟ نەوەڵا دایکم حازری کردبوو لە ئەو نانمان خوار ئەنجە دوای ئەوە شتی قاوەخانەکەی خۆمانمان حازر کرد ئیتر دوای ئەوە هاتیم بۆ ئێرە. یەکەم ساڵی هاوسەرگیریتانە؟ بەڵێ. یعنی یەکەم جژنە بەیەکەوە؟ یەکەم جژن وڵی بۆیان نازانم بیری چۆ دوو ساڵە بیری چۆ هەڵێ تازەیە هەڵێ تازەیە قەینا بەلای ئەوە هەر تازەیە. چێشی دەستی خۆشە؟ چێش دەستی زۆر خۆشە. لە جژنە خواردنی حازر کردووە تا ئێستا حازری نەکردووە؟ وڵی بۆ ئەویان بیرم نیە بەس خواردنی بۆیە ناوم زۆر تایبەتە. خواردنت چۆنە؟ چی هەڵێ کە خواردنی بە حازرەکە؟ وڵی پیا هەر تۆزە بۆڵی هەیە بەس ینی باسی خۆم ناکەم چێشتەکانم خۆشە ینی ئەوەی کە خواردبێت یاڵێ خۆشە. زۆر خۆشە. باشە جژنانت وەرگر یا جژنانت بەخشی؟ جژنانم وەرگرتووە تا ئێستا بەس جارێک نەماوە بە کەس. لە کێ جژنانە وەرگر؟ وەڵا لە پورزاکەی ئەو ئەیش ماوە بماتە هێشتا پێ بۆ درەنگە زانە ساعت چەنە؟ بەخوا مەزالمان نەبوو یعنی هەر ڕاکەڕای خەریکی حازەکردنی شت بووین. تۆ جژنانە لە کەس وەرگر؟ ناوەڵڵا بە کەسیش نییە؟ ناوەڵڵا. قەینا تۆ بیا بە من منیشە یەم بە تۆ. ڕێەکەی ئینشەڵڵا کێشەمان بەتەمای سەیران و ئەوەن؟ وەڵی لەبەر قاوەخانەکەی خۆممان ناتوانین. نەوەڵام ئەم جژنیان جارە ناتوانین ئینشەڵڵا دوای فیستیڤالەکە. هیوای سەرکەوتنتان بۆ خوازمە لە جژن خۆشیان. بەس لەگەڵ ئێوە.